طبعا لە هەموو دنیاە خۆکوشتن و کوشتن هەر هەبووە کۆمەلگای مرۆڤایەتی ئەگەر چاوێک بخشێنین بە مێژووە بەدەر نەبووە لە بابەتەکانی کوشتن و خۆکوژی کوردیش وەکو هەر میلەتێکی تر بێبژ نەبووە لە کوشتن و لە خۆکوژی بەڵام ئەم خۆکوشتنەوە بە هەمان شێوە کوشتن لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر جیاوازە و هۆکارەکان لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تریش جیاوازە ئەگەر باسی کۆمەلگای کوردی بکەین کاتوانین بڵین کۆمەڵێکی زۆر هۆکارمان هەیە بۆ ئەوەی کە کەسێک خۆی بکوژێ و کەسێکیش بکوژرێت طبعاً ئەم دوو بابەتە تەواو جیاوازن خۆکوشتن شتێکە یا بابەتێکە یا کۆتایی هێنانێکی ئارەزومەندانەیە بە ژیانی خودی خۆی کە کۆمەڵێک فاکتەر و هۆکاری هەیە کوشتن بە پێچەوانەوە ژیان لێسەندنەوەی کەسێک بەدەستی کەسێکی دیکە کە ڕەنگە هیچ بیری لە لای خۆکوژی نەبوو بێ ئەو کەسێکە دەکوژرێ ئەگەر باسی هۆکارەکانی ئەم دوانە بکەین کۆمەڵێک هۆکاری هاوبەشیان هەیە کە واکە خۆکوشتن و کوشتن لە کۆمەلگایە بەربڵاو بێت لە هەرە سەرەکیەکانی ئەو قەیرانە زۆر بە زۆرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەم لە ڕووی قەیرانی داراییەوە واتە ڕێژەیەکی خەڵک لە بواری ئابوووریەوە بارودۆخیان خراپە کە ئەمە کاریگەری لەسەر لایەنی دەرونی و لەلایەنی کۆمەڵایەتی و هەموو ئەوانە دەکا یەکێک لە هۆکارە سەرەکیەکان قەیرانی داراییە یەکێکی تر لە هۆکارە سەرەکیەکان بۆ خۆکوشتن و بە هەمان شێوە بۆ کوشتنیش قەیرانی دارایی جیا لە قەیرانی دارایی بابەتی بوونی چەک یا چەکی بێمۆڵەت کە لە زۆربەی هەرە زۆری ماڵەکاندا بوونی هەیە ئەگەر بەشێکی چەکەکە ئەگەر مۆڵەتداریش بێ ئێستا شتەکە گۆڕانکاری بەسەراها کە ئەمە خەتەریاتێکی گەورەیە لەسەر ژیانی هەر تاکێک لەو خێزانە و کۆمەڵێکی تر هۆکارە سیاسیەکانیش بە هەمان شێوە و میدیاژ ئەتوانین بڵین کە ڕۆڵێکی ئێجگار زۆری هەیە لە بەرزبوونەوەی ئەم دیاردەیە هەندێک لە میدیاتان زۆر نابەرپرسانە ئەگەر حاڵەتێکی کوشتن یا حاڵەتێکی خۆکوژی دەبێت زۆر بە ورد و وردەکاری تەواوەتی ئەچنە ناو تەفاسیلی ئەو حاڵەتە هەموو یعنی جۆرەکانی خۆکوشتن فێری بەرامبەرەکەن کە لە مناڵێکی هەرزەکارە میدیا ئەمە بە شێوەیەکی گشتی بەوە و هەروەها تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا و زنجیرەکان ئەو بابەتانەی کە دێنە ناو ماڵەکانمانەوە لە ڕووی بڵین لە سۆشیال میدیا یاخود زنجیرە تەلەڤیزۆنیەکان کە ئەمانە کۆمەڵێک هۆکارن و کۆمەڵێک شتی تازە فێری خەڵکەکەن ئاسانتر دەستیان ڕابگا بە بابەتەکانی خۆکوشتن و کوشتنی بەرامبەر و ڕێگەکانی خۆکوژی طبعاً ئەمانە هەمووی کۆمەڵێک هۆکارن و یەکێکی تر لەوانەی کە زۆر هۆکارە بۆ بابەتی کوشتن یا خۆکوشتن بوونی چەکی بێمۆڵەت ئەوەی وتم کە لە هەموو ماڵێکدا هەیە طبعاً ئەگەر بڵێ هۆکارەکان چین بۆ کەمبوونەوەی ئەم دیاردەیە و ئەوەیە کە وڵات چۆنەڵی مستەقیر بێت لە ڕووی داراییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە داراییەکە بە شێوازێکی هەرە سەرەکی و لایەنە پەیوەندیدارەکان و کەسانی ئەوانەی کە پلە باڵان و دەسەڵاتیان هەیە و خەڵک چاویان لەیەکە ئەبێ لەوانەوە بەڕاستی من ئەوە وەکو ڕەخنە ئەگەر وەریشی بگرن ئەوانەی کە لە دەسەڵاتێک و لە پلەیەکی باڵایان یعنی ڕۆژانە ئەیان بینی هەڵکوتنە سەر ماڵی خەڵکی یا ئەم هەموو کوشتن و بڕینە ئەمە تا ڕادەیە کە دیاردەکەی ئاسایی تر کردوێتەوە و سربەخۆبوونی دادگاکان یەکێکی ترە لەو هۆکارانی کەواکە بابەتەکانی پەیوەندیدار بێ بە تاوانکاری و کوشتنەوە ئێجگار کەمە بێتەوە ئەگەر ببینین ئەو کەسانی کە ڕەفتارێکی تاوانکاریەکەن ئەگەر بڵین لە ڕووی دادگاوە بە سزای توندی خۆیان بگەن دڵنیا بە لەوەی کە کاریگەری ئێجگار باشی ئەبێ لە کەمبوونەوەی و حەزەکەم ئاماژە بە یەک شت بەم لەوەی کە بابەتی خۆکوشتن بابەتێکی هەروە سادە و سانان نییە باشە و ئەو کەسەی کە بیری خۆکوژی ئەبێ حتمما بەپێی ئەوەی کە شارەزایان باسی ئەکەن کە ڕەگوڕیشەیەکی هەیە و لەوانەیە چەند جارێک لە ماڵەوە یان لە لای کەسە نزیکەکانی هەندێک ڕەفتار و ئاماژەی دابێ بە بابەتەکانی خۆکوشتن کە لەوانەیە ئێمە زۆر بەستانایی بەسەرمانە تێپەڕی بێ بۆیە گرنگە خێزان هۆشیار بێ لە کاتی بوونی گرفتێکە لە مناڵەکەی لە کەسە نزیکەکانی کەسە چوار ئەوانەی کە نزیکن مەرزنی هەر لە مناڵانە بێ ئەمە یعنی گرنگە ئاگادار بین و هەوڵی چارەسەرکردنی گرفتەکەی بۆ بدەین و نەیەڵین بگاتە ئاقارێک کە پەنا بۆ خۆکوشتن یا خود پەنا بۆ کوشتنی کەسانی دی بباتەوە.